نیوەڕۆتان باش. یەکێک لە پەڵەوراوەکان بۆ پۆستی سەرۆکی هێرێم پێشنیازی بۆ سەرۆکی هێرێم کردووە کە بەڵێنە پێشوەختەکانی بەرێتە سەر و مێژووی پێشمەرگایەتی و خەباتی سیاسی خۆی بۆ پۆستی سەرۆکی هێرێم نەخاتە ژێر پرسیارەوە و کردار و گفتاری یەک بخات. بەزگار عەزیز گەڵەڵی پەڵەوراو بۆ پۆستی سەرۆکی هێرێم لە ڕاگەندراوێکدا کە ئاراستەی ڕایگشتی هێرێمی کوردستانی کردووە دەڵێت سەرجەم ئەو پەرلەمانتارانەی دەنگیان لەسەر ئەو دوو پرۆژە یاسایە داوە بەرپرسیارن لە داهاتووی سیستەمی سیاسی هێرێمی کوردستان. پارێزگاری بانکی ناوەندی جەختی کرد بانکەکەیان خاوەنی یەدەگێکی پێویستە کە دەتوانێت لە ڕێگەیەوە ڕووماڵی تەواوی بودجەی دەوڵەت لە ساڵی داهاتوودا بکات گەر خەرجەکانی زیاتر بن. لە لێدوانێکیدا بۆ سۆمەریە نیوز عەبدولباسط تورکی ڕاگەیان یەدەگی بانکەکەیان لە زێر بەهۆی گۆڕانکاری بازاڕە جیهانیەکانەوە کاریگەر نەبووە، هەر بۆیە پاڵپشتێکی گەورەی بەهای دیناری عراقیە. سەرچاوەیەکی پۆلیسی عراق ڕایگەیان شەوی ڕابردوو ئۆتۆمبیلێکی بۆ بڕێژکراو لە تەنی شەقامێک لە ناوچەی عامریە لە بەغدا تەقیەوە و بەهۆیەوە 4 کەس کوژران و 16 تریش بریندار بوون. هەر شەوی ڕابردوو ئۆتۆمبیلێکی تری بۆ بڕێژکراو لە قەزای ئەبوغرێب لە خۆرئاوای شاری بەغدا تەقیەوە و لە ئەنجامدا 3 کەس کوژران و 14 تریش بریندار بوون. دوێنێ پارێزگاکانی بەغدا و دیالە و بەسرە و میسان و سەماوە چەندین تەقینەوەیان بەخۆیەوە بینی و بەهۆیانەوە دەیان کوژرا و برینداری لێکەوتەوە. لە دوو پەیامدا کە ئاراستەی هەریەک لە جەلال تاڵەبانی سەرۆکۆمار و نوری مالکی سەرۆکوەزیرانی کردووە میری کوێیت پیرۆزبایی لە عراق کرد بە بۆنەی دەرچوونی لەژێر بەندی حوتی بەڵگەنامەی نەتەوەیەکگرتووەکاندا. هیواشی خواست ببێتە هەنگاوێک بۆ هەڵدانەوەی لاپەڕێکی نوێ لە نێوان هەردوو وڵاتدا. شێخ سوباح ئەحمەد لە پەیامەکانیدا ئاماژەی بۆدا کە لە ڕێگەی ئەو بڕیارەوە عراق دەتوانێت ڕۆڵی ئاسایی خۆی لە نێوەندی عەرەبی و هەرێمی و نێودەوڵەتیدا بگێڕێتەوە، هەروەها خواستەکانی گەلی عراق بهێنرێتە دی. لە وتارێکیدا کە درنگانێکی شەوی ڕابردوو لە تەلەڤیزیۆنی فەرمی مسرەوە ئاراستەی گەلەکەی کرد محەممەد مورسی ڕاگەیاند کە ئامادەیە بە خوێنی خۆی بەرگری لە شەرعیەت بکات. وتی شێڕەزکردن لە شەرعیەت تاکە زامنی ڕێگرتنە لە خوێنڕشتن. مورسی لە وتەکەیدا کە ماوەی 45 خولەکی خایەن پێداگیری کرد کە بە هیچ شێوەیەک دەسەڵات جێ ناهێڵێت و ژیانی خۆی بۆ بەرگریکردن لە شەرعیەت بەخش دەکات. وتیشی مسر سەرۆکێکی هەڵبژێرداوی هەیە و بەپێی دەستوریش مامەڵە دەکەین، هەر بۆیە دەبێت هەموو لایەک ڕێزی لێ بگرێت و لە توندوتیژی خوێناوی دوور بکەوێتەوە. سەرچاوەیەکی کۆمپانیای نەوتی باکوور لە پارێزگای کەرکووک ڕایگەیاند دوێنێ پرۆسەی هەناردەکردنەوەی نەوت لە کێڵگەنەوتەکانی کەرکووکەوە بۆ سەر بەندەری جەیهانی تورکیا دەستی پێکردەوە دوای ئەوەی بۆ ماوەی 7 ڕۆژ بوو ڕاگیرا بوو. سەرچاوەکەی کۆمپانیای نەوتی باکوور لە شاری کەرکووکەوە بە ماڵپەری سۆمەریە نیوزی ڕاگەیاند دوای چاکردنی کەموکڕی و کێشەکانی هێڵی بۆرێنەوتیەکانی کەرکووک جەیهان کاری هەناردەکردنی نەوتی خاوی کێڵگەنەوتیەکانی کەرکووک بۆ سەر بەندەری جەیهانی تورکیا دەستی پێکردەوە. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی ئیتیحادی ڕایگەیاند بڕی 100 ملیۆن دینار بۆ هەر خوێندکارێکی خوێندنی باڵا تەرخان دەکرێت بۆ ئەوەی خوێندکار بتوانێت سەرجەم کەلوپەل و پێداویستیەکانی پرۆژە و لێکۆڵینەوەکانی پێدابین بکات. سەعەد مەرزە حسێن سەرۆکی بەشی توێژینەوە و گەشەپێدانی زانکۆی بابل لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڕیاریدا بڕی 100 ملیۆن دینار تەرخان بکات بۆ هەر خوێندکارێکی خوێندنی باڵا کە لە ناوخۆی عراقدا توێژینەوەکانیان پێشکەش دەکەن لە بوارەکانی پسپۆڕی زانستی و مرۆییدا. دادگای باڵای دەوڵەتی ئیمارات بە تۆمەتی هەڵدانیان بۆ گۆڕین و پێلانگێڕی دژ بە سیستمی حکومڕانی سزای زیندانیکردنی بەسەر ژمارەیەک هاوڵاتی وڵاتەکەی سەپاند کە بەشی زۆریان سەر بە کۆمەڵەی ئیسلاحی ئیسلامین. دوێنێ دادگای باڵای ئیمارات 94 کەسی دادگایی کرد کە بە تۆمەتی هەڵدان بۆ گۆڕین و پیلانگێڕی دژی سیستمی فەرمانڕەوایی دەوڵەت دەستگیر کرابوون. شاد و بەختەوەر بن.